خاتنیەوە کەم یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان لە 18 2021 لە شاری کەرکووک دامەزراوە بە ئامانجی کۆکردنەوەی قەڵەمە بەتواناکان لە بواری جینۆساید و ئەنفالە و کۆکردنەوەیان دواتر نوێسین توێژینەوە لەم بابەتە کۆنگرە کۆنفرانس ئەمە کارە سەرەکیەکانی ئەم بە بڵین یەکێتیەیە و ئەم یەکێتیەوە 2 ساڵ و 4 مانگە کۆمەڵە چالاکی کۆمەڵە کتێب کۆمەڵە توێژینەوە کۆمەڵە ینی کۆڕ و سیمیناری تایبەتی کردووە و ئەوێت هەموو نووسەرانی بەتوانای ئەم بوارە کۆ بکاتەوە لەم کۆنگرێشە زیاد لە 100 کەس لە نووسەرانی بواری جینۆساید کۆبوونەتەوە و هەر ئەمڕۆ ئێمە تاوتەی پەیڕۆ و پرۆگرامی ناوخۆی ڕێکخراوەکە ئەکەین دوجار جارێکی تر سەرۆک و جێگر و سکرتێر و کارگێرانی ئەم ڕێکخراوە هەڵەبژێرینەوە. نووسەران خۆی لە 21 دامەزرا پێشتر مناقەشات هەبوو ینی ئێستا و لە سەرەتاکە شتێکی وت پێش ئەوەش هەندێک مناقەشات لە بینی شێخ سیدیق و من و عەلی سیاسی وانە هەبوو چۆن شتێکی وا کۆی کاتەوە ئەو کاتە ناومان نەبوو نووسەرانی باڵین قەڵەمی بواری جینۆساید شتەکە ناوەکەی وا بوو دوایی کۆبوونەوەی کرا لە پێش 2021ەوە هەر لەو ساڵەیە بەردەوام کۆبوونەوە کرا لەگەڵ یەکەمین دەستپێکە ئێمە دەستی دامەزرێنەر بوون و بوونە ئەندامی ئەو فشکە ئەو لە مەودایم 2 ساڵ و نیوەیە کە بەڕێوەی بردووانە لەو مەجالەیە تەمان لە دەرەوە لەناو کۆمەڵە چالاکی کراوە لێرە لە کوردستان کۆنفرانسات کراوە کۆبوونەوە کراوە کتێب چاپ کراوە چالاکی جۆرا جۆر کراوە لە دەری شەو بەشداریمان لە کۆمەڵی کۆنفرانساتوانەیە کردووە و ئامانجەکەش لێ ئەوەیە کە توانەکانی بواری جینۆساید لە بەشداری نووسینە کۆ بکرێتەوە ئیتر ڕێکخراوێکە بێتتر کۆیان کاتەوە لەناو یەک ڕێکخراوە بن و پەیامیان بگات وایش بێ کە هەموو هینەتەوە بێ بە دوورایی هەموو ئایدۆلۆژیاکەوە ینی لە هەموو حیزبەکانەوە دوور بێ بە یەک هەنگاو بەڵام بۆ نەتەوە بێ تا ڕادەیەکی زۆر باش ناومانامێک 2 ساڵە لە ئێستا بە دوای شۆکار بۆ کرێت کە درێژە بە تەمەنی بدا و کار و چالاکی بکایت نازانم تا چەند سەرکەوتووە بێت ئەتوانێت تی بکەوانە بەڵام ئیتر ئەمە کۆنفرانسی دووەمە کە من ڕواکەم ئیتر ئەرکەکە لە ئەستۆی ئێمە بێتەوە کەوتە سەر ستافێکی تکەیش لەسەر